هەینی خوێناوی زاهیدان و بەهێزبوونی خەباتی شۆڕژگێڕانە. لە ڕۆژی 8 ڕەزبەری ساڵی 1401 هەتاویدا و چەند ڕۆژ دوای دەستپێکی ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی ژن ئازادی، هێزەکانی کۆماری ئیسلامی بە مەبەستی دروستکردنی ترس و دڵڕاوکێ لە نێو خۆپێشاندەرانی سەرتاسەری وڵاتدا 100 کەسیان لە زاهیدان کوشت و ژمارەیەکی دیکەشیان بریندار و دەست بەسەر کرد. ئەم تاوانە حکوومەتیە بە هەینی خوێناوی ناسرا. ئەم کوشتارە کە لەلایەن ستراتیژیستەکانی ڕژیمەوە بە گومانی خۆیان لە دژی بێدەنگترین هاوڵاتیان واتە بەلوچەکان ئەنجامدرا، بوو بە یەکێک لە هۆکارە کاریگەرەکانی بزواندنی ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی ژینە. ڕۆژی هەینی 8 ڕەزبەر ژمارەیە کەسی تووڕە لە دەوری بنکەی پۆلیسی 16 زاهیدان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی بەرامبەر بە دەستدرێژی سێکسی عەقید ئیبراهیم کوچەکزای، بەڕێوەبەری ئەو کاتی پۆلیسی چابەهار بۆ سەر کچێکی تەمەن 15 ساڵانی بەلوچ. ئەوان کە بەهێمنی و تەنیا بۆ دەربڕینی ناڕەزایەتی خۆیان هاتبوون، زۆر چاوەڕوان نەکراو لەلایەن ئەو سەربازانەوە کە پێشتر لە سەربانی بنکەی پۆلیس و ماڵەکانی نزیک ئەو پازگایە بۆ سەیان بەدانابوون، درانە بەردەستڕێژی گولە و زیاتر لە 100 کەسیان گیانیان لەدەستا. هەر بە دوایەوەدا هێزە سەرکوتگەرەکانی سپای پاسداران بە ڕاوەدوونانی خۆپێشاندەران لە شەقامەکانی زاهیدان لانیکەم چەند کاتژمێرێک دوای ڕووداوی یەکەم تەقەیان لە هاوڵاتیان کرد و ژمارەیەکی زۆرتریان لێکوشتن. بە پێی راپۆرتی گروپەکانی داکۆکیکاری مافی مرۆڤ لە پەرامەری بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیدا بۆ سەر خەڵکی بێدیفاع لە بەلوچستان 300 کەس لەوانە ژمارەیەک منداڵ بریندار بوون. بەکرێگیراوانی ڕژیم لە ڕۆژانی دواتریشدا بەردەوام بوون لە کوشتنی خەڵکی بەلوچ کە یەکێک لە کوژراوەکان خودانور لە جەی بوو. ئەم منداڵە کرێکارە کە دواتر ناوی بوو بە ڕەمز لە ڕۆژی 10 ڕەزبەر لە دوای دەمەقاڵە لەگەڵ بەسیجیەک دەست بەسەر دەکرێ و لە ژێر تونترین ئەشکەنجەدا گیانی لەدەستەدا. وێنەی بڵاوکراوەی منداڵە گەشتکارە و تاکە نانوەری بنەماڵەکەی لە دەست بەسەریدا لە کاتێکدا کە دەستەکانی بەستونی ئاڵایەکەوە بەسرا بوو و پەرداخێک ئاو لە بەردەمی دانرا بوو بە شێوەیەکی بەرفراوان لە کۆمەلگا و لە تۆڕە کۆمەڵایەتی ئێرانیەکاندا ڕنگدانەوەی هەبوو و بوو بە هەوێن بۆ خەباتی زیاتر بەرهەمهێنانی بەرهەمی جۆراوجۆر و چەندین چالاکی کولتوری و هونەری. لەسەر بەستێنی ڕاپەڕینی ژن ئازادی واتە ڕاپەڕینی ژینە لە بەلوچستان، بزوتنەوەیەک بە ناوی بزوتنەوەی ماهۆ لەلایەن بەشێک لە ژنانی بەلوچەوە لە ناڕەزایەتی بەدەست درێژیکردنی ئەو فەرماندەی کە پێشتر باسمان کرد بۆ سەرکچێکی بەلوچ بە ناوی ماهۆ دەستی پێکرد و بوو بە بەشێک لە ڕاپەڕینی سەرتاسەری ئێران. ژنانی بەلوچ نەک هەر لە ژێر چەوسانەوەی کولیەتی سیستمی کۆماری ئیسلامیدان، بەڵکو لە دیلیەتی پێکهاتەی جاڵجاڵۆکەی ستەمکارانەی خێڵ و پیاوەکانی بنەماڵەدان. بۆیە پۆتانسیێلی گەورەی بزوتنەوەی ماهۆ وەک ڕۆژ ڕوون بوو. ئەم بزوتنەوەیە تەنیا دژی ئەم دەست درێژیە نەبوو، بەڵکو بە شێوەیەکی بابەتیانە دژی کۆی ئەم پێکهاتە جاڵجاڵۆکەیە و لێک هەڵپێکراوی ستەمکاری سیستماتیک بوو. ئەم هەنگاوە بوێرانەیە نەک هەر لەگەڵ سەرکوتی کۆماری ئیسلامی بەرەوڕووبووەوە، بەڵکو هێزانیەکان لە بەلوچستان هاوشان لەگەڵ ڕەوتە سیکۆلارەکان ئەو بزوتنەوەیان وەک دەستدرێژیکردنە سەر ناموسی بەلوچ پۆلێن بەندی کرد تاکو لە ناوە ڕۆکە شۆڕژگێڕانەکەی خاڵی بکەن و ڕۆڵی ژنانی بەلوچ لە بەستنەوەی ناڕەزایەتیەکانی بەلوچستان بە ڕاپەڕینی ژیناوە کە ڕۆڵێکی یەکلاکەرەوەیان بینی بشارنەوە. بەگشتی ناڕەزایەتیەکانی خەڵکی بەلوچستان لە دژی کۆماری ئیسلامی و هاوسۆزیان لەگەڵ ڕاپەڕینی ژینا ببەستنەوە بە کوێرەڕێی ڕێبەرانی ئاینی کە لە 40 چەند ساڵی ڕابردوودا لە هیچ چەشنە هاوکاریەک لەگەڵ ڕێفۆرمخوازانی حکوومەتی و بناژۆخوازەکان درێغیان نەکردووە. بەرپرسانی ئیدارەی تڵاعات و سوپای پاسداران کە درکیان بەوە کرد کە کوشتنی خەڵکی ناڕازی لە بەلوچستان نەک هەر نەبووە هۆی ترس و دڵڕاوکێ، بەڵکو بووە هۆی بڵێسە سندنی زیاتری ئاکسیۆنی ناڕەزایەتی و کردەوە شۆڕژگێڕانەکان، بیریان لە تاکتیکێکی تر کردەوە بۆ بەدنێوکردنی گەلی بەلوچ. کۆمەڵێک تاڵانچیان ڕێخست بۆ ئەوەی بە ناوی هاوڵاتیانی بەلوچەوە
دزی و ڕێگری ئەنجام بدەن و ناوچەکە نائارام بکەن. دواتر لە پرۆپەکەندەکانیاندا ئەو کەسە ئازا و ناڕازیانەیان وەک ئەو کەسانە باس کردووە کە دزی و ڕێگری پیشەی لە هەمیشەییانە. خەڵک لە هەموو شوێنێکی ئێران هەر چەشنە پیلانگێریەکیان لە دژی گەلی بەلوچ شەرمەزار کرد و درێژەیاندا بە پشتیوانی خۆیان لە ژنان و پیاوان و هەینیەکانی ناڕەزایەتی. درێژەدان بە خەباتی گەلی بەلوچ لە سەردەمی ڕاپەڕینی شۆڕژیە ڕیژینادا کاریگەریەکانی ئەم ڕاپەڕینەی گەیاندە بەلوچەکانی پاکستان. ئەم ڕاستیە کاتێک زیاتر دەردەکەوێ کە کاریگەریەکانی ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی ژینا لەسەر بزوتنەوەی مێهڕەنگ لە ڕۆژهەڵاتی بەلوچستان بدرێتە بەر لێکۆڵینەوە.